ئەو پیاوە بازرگانەی کە بە هەمان شێوە و بە هەمان سیناریۆی سلێمان هەڵشۆیی معاملەیەکی لەگەڵ خەڵکی سنوورەکەمان کردووە، بەڵام بە شێوازێکی نوێتر و بە بیر و باوەڕێکی نوێتر. ئەو معاملەی ئەو پیاوەکە لەگەڵ خەڵک کردوویەتی بەو شێوەیە بووە کە خۆی وەکو بازرگانێکی حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆی خاوەنی کۆمپانیایەکی نەفت و گاز بێ لە هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەشدا وتوێتێ من خاوەن چەند شوقە و vێلایەکم لە شاری سلێمانی لە شاری خەونەکان و بۆیە من لێرەوە داوالە بەڕێز وەزیری سامانە سروشتەکان و هەموو ئەندامانی پەرلەمانی لیژنەی وزە لە پەرلەمانی کوردستان لیژنەیەک پێک بێنن کە ئەو پیاوە بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە، ئەوە ئێمە داوای ئەو پارە دەکەین کوم مابگەڕێتەوە. وەکە بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان نەبووە، داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین هەموو ڕێگارە یاساییەکان بگرێتە بەر بەوەی کەسانێکی تری بە هەمان شێوەی ئەو پیاوە بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە قۆڵی خەڵک نەبڕێ. و لێرەکانەوە داوا لە بەڕێز مەعافیزی سلێمانی و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەکەین ئەو شوقە و vێلایانەی کە لە شاری خەونەکان بە ناوی ئەو پیاوە کراون ئەگەر وایە بۆ ڕای گشتی باز بکەن کەوانە پشتڕاستیکەنەوە بۆ ڕای گشتی. و لێرەوە داوا لە بەڕێز قایمی قەزای پشدەر و بەڕێز ئیدارەی ڕاپەڕین دەکەین ئەو خەتانەی مەرزی کێلێکە چەند خەتێکی پێدراوە بە دوواداچوندان بکەن تاخوا پێشتر ئەو خەتانە بە ناوی کێ بوون و چۆن پێی فرۆشاون. چکە ئەو پیاوە وەکو بازرگانێکی حکوومەتی هەرێمی کوردستان هاتوو معاملەی لەگەڵ خەڵکی کردووە.